دوای ئەوەی کەوا یاسای ژمارە 15 ساڵی 2008 دەرچوو یاسای باریکەسی هەموارکراو ئێمە ئەو کاتی چەند بڕگە و مادەیەک لە یاسای باریکەسی هەموارکرایەوە یاخود کارکردن پێیان ڕاگیرا بە تایبەتی بابەتی فرەژنی. ئەوە بوو ئێمە چەند ڕۆژێک بەر لە ئێستا چوین سکاڵایەکمان پێشکەش کرد لە دادگای باڵای فیدرالی لە بەغدا. ئەو سکاڵایەمان لەسەر ئەوە بوو کەوا کاتی خۆی مادەی یەکی یاسای ژمارە 15 ساڵی 2008 نادەستوریە و هەروەها پێچەوانەی مادەی 2 دەستوری عێراقا بۆ سکاڵایەکەمان پێشکەش کرد و شکلن داوایەکەمان قبول کرا و هەروەها بە بڕوای خۆم ئەو مادەیەکەوە کە تایبەتە بە بەدانانی کۆتوبند لەسەر پیاو بۆ هێنانی ژنی دووەم یان ژنی سێەم ئەوە مخالەفەی دەقەکانی ئاینی پیرۆزی ئیسلامە و هەروەها لەگەڵ بنەماکانی بەرژەوەندی گشتی ناگونجێت و هەروەها دژی مەبادیە سەوابیتەکانی کوردستانە. بۆیە ئێمە بە بڕوای خۆمان پێمان وایە ئەو یاساش هەروەکو لە دەستور ئاماژەی پێکرایە و مخالەفەی دەستورە بۆیە پەنامان بۆ دادگای فیدرالی برد بۆ ئەوەی دادگای فیدرالی لەوێرە لە لای خۆیەوە ئیلغای بکاتەوە و کۆتایی بەم بابەتەی منئی فرەژنی بهێنێت.